طبعا برواري أمره كروجي الشمية لجني فرعي بشي بوليسي كلار سرب برواتي بوليسي قرميان كبريتيا لبشو هش بنكا دوای ئەوەی کە موچەکە وەرەگرن دەرەکەوێ مەبلەغێکی پارە زیادەیە کە بڕی 10 ملیۆن دینارە دوای تەوزیعکردنی بڕی پارەکە بە کتابێکی ڕسمی کە دڵنیا بوون لەوەی کەوا موچەکە پارەکە زیادە لە موچە بە کتابێکی فەرمی پارەکەیان گەڕاندۆتەوە بۆ بانقی کەلار بۆیە بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان و خودی بەڕێوەبەر بڕیاری داوە بەیانی ئەم سێ کارمەندە کە ئەفسەرێک و دوو ڕێپێدراون بانکا بۆی دەستخۆشی و سوپاسی و پێزانینی بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیانیان پێ ڕابگەێنیت. بڕی و پارەیە چەند بوو وە چۆن زانیان؟ 10 ملیۆنە طبعا دوای ئەوەی کەوا وەکو ئەوان موچەکانیان تەوزیع کردووەمە زیاد بووە لە با بڵێن لە موچەکە خۆ دیارە ئەو بڕەکەش کەم نییە زۆر بووە 10 ملیۆن بووە لەبەرەوەی کە موچەکانیان تەوزیع کردووە مەبلەغە ماوە دوایەوە گەڕاندویانێت.